دەمەکە لەسەر ڕۆژ ئاوا قسەمان نەکردیە دێمە سەر ئەو شەڕی دوێنێ باڵی چەتەکانی تورکیا بوو زیاتر هێرشیان کرد بکە هەتا حکوومەتی شەرعیش دەسەڵاتی بەسەریان نییە و چەندجارێک ئاگاداری هەسەدەی کردەوت هەندە شتێ لە دەرەوەی ئەوەیمەیە شکستەکی گەورەیان پێینە هەم لە ڕووی کوژرا و بریندار کە من حەزم لەو شتانە نییە وەکو چالاکوانشی واری مافی مرۆڤەکەنە دەزانم زۆریشانە کوژرایە دووش ینی منتیقاتە چەند سەیتەرێکیشان لێگیرا بوو و خەڵکەکە بە ئیرادەیەکی زۆرەوە دەبی ئەوەشتان لەبەر چاو بیاڕێن ئەوانە لە 2011 و کە ڕاپەڕین ڕووی دەتوانانی ئەو دووگەڕەکە بپارێزن چە کلاشکۆفچیان هەبوو ئەدی ئێستا سەدان درۆنیان لە بندەستە دەیان تونێلیان کردێ لە حەلەب هێزەکی گەلک زۆریان هەیە مدەڕەبن مجەهەزن هێزەکی معنەوی گەورەیان هەیە هەسەدە بە هێزەکی گەورەوە لە دێر حافز لێیان نزیکە ینی دەتوانین بە بەسیتی بگاتە ناویان ئیلای ئاخری ینی خاڵی بەقوەتیان زۆرە بووە جێی ترس نییە هیچ ڕنگ سەر شەڕ ڕوودەدا و ڕەنگیان دە قوربانی دابنێن بەس کورت نەک ناشێ ئەو قسەی دوێنێ مەزلوم کۆبانی زۆر نوێیە هەڕەشەیە ئەڵێ شەڕ دەست پێ بکە بە خۆمان بڕیاردێن کێ ڕابوەستی دڵنیابن ئەگەر هەیە تا دیمەشق بڕۆن ئەگەر هەیە تا دیمەشق بڕۆن و ساحل کەم تەرتوس و لازقیە و برا ڕۆچ منتیقەشی جوانە بارحاڵ شوێنژی گەشتیاریە بکەوتە دەست هەسەدە لەبەر ئەوی جەشت سووری ئەو مقاومەی پێ ناکرێت ئیسرائیلی چی چەچلۆ نەهێشتی کلاشکۆف و دۆشکیان هەیە و ئەو چەکانەی لەبەردەست هەسەدەیەت ئاستەکی زۆر بەرزانی بڕوا بکەن ئەوە زانیاری ئەو چەکانەی درایتەوان پارتی وێچێتی سەتایەکیان نەدرایتی پارتی کە زیاتری دەدرێتە سەتایەکی نەدرای لیکاویان دێتە خوارێ بەس ئەو چەکەی دەدرێتە سەدە بدرێتەوەن چەکەکی زۆر پێشکەوتوو کە دەتوانن مقاومەی جێشی تورکی بکەن بیان درایتیانێ بە تایبەتی ئەو چەکەی کە نییە ئەو درۆن و مرۆن ئێستا شەڕی درۆنە ئەوانە نییە بە لێ شاو دەی نەخوارێ بە بایقدار و نازام چوو لە ڕووی معنەویەوە ئەمریکا و ئیسرائیل بەس پشت بەوان دەبەستن هەم بە ئیرادەی خۆیان فەرز کردی هێزێکی زۆر بە ئیرادن هەم پێویستیشان پێیانە بە خۆتان دەزانن و لەو ڕۆژانە ئەمریکا بە ئاشکار ڕایگەن ئەمە ناتوانین تەعاون لەگەر دەوڵەتی سووریا بکەین معلوماتەکان ماڵ و داعش دەڕوا بەس هەموو یارمەتێکی هەسەدە لە ڕووی استخباراتی لەگەڵ یەکتر دەدەن وە کورت لەوێندە لەگەر دروزەکان پەیوەندی ئاخر دەرەجە باشە ئاخر دەرەجە لەو ڕۆژانە ئەوێ بزانم نیان 250 برادێک گوت لە ڕۆژاویان 2500 تەن گەنمیان لە بڕەوان کردینە لەبەرەوەی حکوومەتی سووریا نەوەک لە ئابلۆقی خستیتە سەریان بۆیە لە هەموو بوارەکان کورت ڕۆژی باشە هێزەکی مدەڕەبی هەیە خەڵکەکەی زۆر بە ئیرادەیە ئەوە زۆر گرنگە وەزعی دەولی ئەمریکا و ئیسرائیل کە کەڵگای منتیقن لە قازان جیوانە و پشگیریان دەکەن بە تایبەتی ئیسرائیل کە قراری ئەخیری لە دەست ئەوەش نییە و لە هەمووش گرنگتر هاوڕیان ئەو زانیاری ئەوە زانیاریە ئێستا سنت کۆم سەرپەرشتی ڕۆژئاوا دەکا سووریا دەکە کە سەربازیە پنتاگۆن سەرپەرشتی ڕۆژئاوا دەکە ئەوانی زۆر توندن یان هەتا تۆم باراک 3 مانجی مایە ڕەوانی ماڵێ دەکرێتەوە چەند ڕادیۆچیان پێکرد بۆیە کورد لە هەموو ڕێک وەزئی باشە هیچ جێگای ترز نییە و ببتە شەڕ نەک ساحل کە دەگات تەرتوس و لازقی و بانیاس و ئەوانە کە منتیقەی ئەلەویەکانن دەکەویتە دەست کورد لە من واگرن ئەوە ئێمەی ڕۆژێک دادێ دەبینن هەتا ئەگەر هەیە تا دیمەشقش کورد سەیتەرە بکە سکو ینی ڕاستە ئەحمەد شەرع سەر بە ئیسرائیل نۆکەرێکە زۆر برا مسلمانە گەنجەکان بە هەڵە تێگەێنرا مجاهید کاکە هەر بە خۆیان ئەمری دیتان بەریتانیەکانینان ئەوان یەکەم جارە بردیانە ئیدەی هەموو ئەرشیفی حکوومەتی سووریایدا بە ئیسرائیل بە تەرمی ئیلی کۆهینیشەوە کە ئەوە خەون بوو لە ئیسرائیل بووە ئەوە نۆکەرێکە یعنی ئەوە دەبینن ئەوە لا تا لە ڕێککەوتنی ئیبراهیمیش تەزدیقی کرد کە لەگەڵ جوو ئیسرائیلەکانە بووە بەڵام هەرجێ سیقەنیە لەبەر ئەو هێزە هێتی هێزەکی دژە پەروەردەکەی وایە جودایە لەگەر ئەوەی بارە هەڵبێنەوە سەر هێزی سووریا بە هیچ شێوێک دەرەقەت نایە و ئەگەر هەر کاتێک کە شەڕ ئەگەری زۆر هەیە ڕووبدا بە تایبەتی دوای مانجی دوازەگە و اتفاقە جێبەجێ نەبی دەست بە شەڕ دەگرێتەوە کە بە هیواشی نەکاتن و ئەوەی بڕیاری شەڕ دەدا هاوڕێیان زیاتر تورکیا دەورشی زۆر خراپی هەیە ڕێگرە لەوەی کە کورد و سووریەکان پێکەوە بگەنەوەی لەبەر ئەوەی
خاڵی هەرە زەوهەری کێشان ئێستا هەسەدەیە کە دەبی چەک دابنێ کوردیشتانانێ حتا تەسیری لەسەر ڕێککەوتنی ئاشتی لە باکوور کردیە زەخت لە ئۆزەلان زۆر دەکرێت تا ئێستا ئۆزەلان گوتیتی ئەوە خەتی سوورە بۆیە بڕواژ ناکەم حتا چەکدانانی هەسەدە لە دەست کورد دەرچووە یعنی ئەو لە دەست ئەمریکا و ئیسرائیلە ئەوە کێشەیەک لە کێشەکانە هەموو زەختەکانی و فشارەکانی ترکیاش بەو ئاراستەیە کە کورد تەسلیمی هەسەدە بتاوێتەوە ناوجێشی سووری هاتم بڵێم سوورچی ئەوە خەیاڵە ئەسلی کێشەکەوەیە کورد لە هەموو ڕێک وەزعی باشە ئەوەی خراپە ئەحمەد شەرع دەشبینن ئەو قسانە من هەموو کردبی ڕاز دەرچووە ئەوەش ببینە ڕۆژگارێکی نزیک کورد دامی عەلەویەکان زۆر دەکات بۆ زانتیا 2000 عەلەوی زیاتر وڵی بەمنیان گوت چەند هەزارێک بەس با دابنین 2000 عەلەوی زیاتر ئێستا لەناو هەسەدەیە یان یارمەتیان دەدرێت دروزەکان پەیوەندیان باشە یعنی کورد لە هەموو ڕێک خاڵی بەهێزی هەیە ئەوی خراپە سووریا ئەوی خراپە تورکیا کە ئیسرائیل چەندین جارەوە کەمین دادەنێ بەس ئەوەی تورکیا بێتە ناو دەست و پێەکەی تێبارێ تورکیا ناوێری زۆر شت بکاتن بەهەرحاڵە ویستم وتم دڵنیابن لە ئیرادەی ئەو ژن و پیاوە شۆڕژێرانی ڕۆژ ئاوا کە یەکەم جارە مێژووی کوردیان ئالوگۆڕ کرد و کوردیان گەیانتە ئاستەک کە ببنە ڕقەمەکی گرنگ و بە کەرامەتەوە دی دەشبینن یعنی ئەگەر خەڵکە ئەگەر ڕۆحیەت شۆڕژێڕی مایە ڕۆحیەتە چنەتەوەی مایە ئی ڕۆژ ئاوا و باکوورە ڕێز خۆشەویست